وەبەرهێن سەرمایەدار لە هەر شوێنێکی جیهان بێ ڕووە کاتە کەنارێکی ئارام ڕووە کاتە ناوچەیەک کە ئارامی و سەقامگیری ئاسایشی تیا بێ جاگەر ئەم وەبەرهێنانە لەلایەن ئەمریکاوە بێ ئەوە هێندەی ترگرنگی بە سەقامگیری ناوچەکاتات هەڵبەت هەرێمی کوردستان پێگەیەکی باش وە سەقامگیر و ئاسایش و ئارامی تێدایە بۆیە ئەمریکا هەڵی بژاردووە و پارێکی زۆر خراوەتە گەڕ لە بوارەکانی وەبەرهێناندا پرۆژەی هەیە ئەمریکیەکان کە ئەوان حساب بۆ یەک تاکی ئەندامی یاخود یەک تاکی ئەمریکیەکان لە هەر شوێنێک بێت جا ئەگەر بێت و سەرمایەدارێکیشان بێت ئەوە بە گرنگی و ئەڕوانە ئەو شوێنە بۆیە ڕێگە خۆشکەرە بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت کە یاخود لە ڕێگەی ئەو پرۆژانەوە بەتایبەت لە ڕێگەی وەبەرهێنانی بیانی و لە نێویشیاندا ئەمریکی زیاتر گرنگی و ئابوووریەکەی پتەوتر بکات. بە تایبەتی ژێستا کە سەرۆک وەزیران لە ئەمریکایە پێگەی هەرێمی کوردستان زۆر جیاوازترە لەسەر ئاستی زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە بە تەوەرێکی گرنگ ێزانین بە بابەتێکی زۆر هەنووکەی و گرنگ ێزانین کە قسەی لەسەر بکەین بۆیە میوانداری بەڕێز دکتۆر گۆڤان شێروانیمان کردووە کە پسپۆڕی بواری وزێ بە شێکی ڕاستەوخۆ لەگەڵ منەبێت تا بزانین ئەم پێگەی ئێستای هەرێمی کوردستان تا چەند گرنگە بۆ ئەمریکیەکان دکتۆر سڵاوت لەبێتم کاتت باش دکتۆر پێم بڵێ پێگەی هەرێمی کوردستان و ئەو سەقامگیری کە لە ئێرە هەیە تا چەند گرنگە بۆ ئاسایشی وزەی ئەمریکا چونکە خۆ دەزای ئەمریکا ئەگەر نەزانێت شوێنێک ئاسایشی تایە بە تایبەت لە ڕووی وزەکەیەوە توخنی ناکەوێت یاخود بەو شێوەیە ناچێتە ناوی تێکەڵیان نابێت. سلااو ڕێزم بۆ کەناڵی کوردستان 24 و بینەرانی ئازین و بەڕێستان هاژەخان لە دوای سەردانە گرنگەکەی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بۆ ئەمریکا ئەمە بووە پەیامێکی گرنگ بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان کە ئەم ناوچەیە پشتگیری وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەیە و پەیوەندەکان پتەوە لە هەموو سەکتەرەکانەوە سەکتەری دیبلۆماسی و سیاسی و ئاسایشی و ئابووریشەوە و بەتایبەت لە بابەتی وزەوە یەک لەو مەلەفانە کە باس کرا لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە یەکەم سەردانەکەی جەنابیان چاوپێکوتنیان لەگەڵیان بوو باسی مەلەفی ئاسایش و مەلەفی وزەکرا. مەلەفی وزە زۆر گرنگە چونکە هەرێمی کوردستان لە سەرەتای 2014ەوە کەوتە سەر نەخشەی جیهانی وزە و بووە بە بەرهەمێنەری 400,000 بەرمیل ڕۆژانە کە ئەمە بڕێکی کەم نییە بۆ هەرێمەکە تازە داخلی ئەم نەخشەی جیهانی وزە دەبیتن بۆیە لە چاوپێککەوتنەکانی شاندی هەرێم زۆر بە گرنگیەوە باس لەکرا کە گرنگە هەرێمی کوردستان دووبارە نەوتەکەی هەناردە بکرێ بەڕێگەی بەندەری جیهان لە وڵاتی تورکیا. باشە کەواتە دکتۆر ئەم پێگە گرنگە واکات کە زیاتر ئەمریکا فشار بکاتە سەر عێراق بۆ هەناردەکردەوەی نەوتی هەرێمی کوردستان؟ بەتەکید نەک ئەمریکا زۆربەی وڵاتانی هاوردەکاری نەوت لە وڵاتانی ئەوروپا پێیان زۆر گرنگە ئەو 400,000 بەرمیلە دووبارە بخەوتە ناو بازارەکانی وزە چونکە کاریگەری دەبی لەسەر نرخەکە ئێستا زۆر بەرز بوویتەوە نزیکە 84 دۆلارە بۆیە ئەوان بۆیە گرنگە ئەم ڕێگای نەوتە کە ڕێگایکی زۆر ینی سەقامگیر و ژێرخانیەکەی تەواوە وەیس کاردانەوە چی لەسەر ڕوو ناداتنەوەک ئەو کاردانەوەی کە دەکرێت لە دەریای سوور دیست دووبارە بکرێتەوە سەرچاوەیەک لۆدابینکردنی وزە بۆ بازارەکانی ئەوروپا بەتایبەت وەزشانی باسە ئەم بۆرەی نەوتەی کە لە هەرێمی کوردستانە بۆ تورکیا دەڕوا توانای هەیە تا ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل بگوازرێتەوە بۆی ئەمە زۆر گرنگە بۆ ئاسایشی وزە لەسەر ئاستی جیهانەوە بۆیە تۆقع دەکەم ئێستا لە هەموو سەردانەکانی بەرپرسانی عێراقوە دووبارە ئەم بابەتە باس بکرێتن و فشار بخەنەوە سەر وڵاتانی عێراق و تورکیا تاکو دووبارە ئاسانکاری بکەن تاکو ئەم ڕێگایە دووبارە زیندوو بکرێتەوە بە تایبەت لە دوای ڕاگررتنی 11 مانگ کۆی زیانەکانی بە ئابووری عێراق پتر لە 9 ملیارد دۆلارە. بەڵێ باشە لە ماوەی ڕابردووە پیکۆر نامێکی بۆ کۆنگرێس نرد پێتان وایە و بە پێشبینی ئێوە یاخود پێشبینیەکەن کە ئەنجامەکانی چیە بێت هیچ ئەنجامێکە بێت یاخود نا؟
لە ئەپیکۆرەوە خۆی کۆمەڵەیە کە چەندین ئەم کۆمپانیای بەرهمێنانی نەوت لە کوردستانەوە لە نێوانیان کۆمپانیای ئۆروپی و کۆمپانیای ئەمریکی هەیە ئەوانیش پێگە خۆیانە پەیوەندی خۆیان هەیە پەیوەندی بەهێزیان هەیە وڵاتەکانیان کار دەکەن بۆ خستنەوەی فشار و لە ڕێگای ناردنی نامە بۆ کۆنگرس و مەجلیس شیوخی و هەروەها حکوومەتەکانی تری خۆیان تاکو زەخت بکەن لەسەر حکوومەتی عێراقی و لەسەر تورکیاش تاکو ئاسانکاری بکەن دووبارە نەوتی هەرێم هەناردە بکرێ و ئەم کۆمپانیاکە دووبارە کار بکەن و ئەم زیانی کە پێیان گەیاندرا ئەو ماوەی 11 مانگە دووبارە تاویزی کەنەوە واتە ئێستا ئەو لایەنەی کە زەرمەندن لە ڕاگررتن نەوتی هەرێم نەک تەنها عێراق و هەرێمی کوردستانیشە بەڵکو تورکیا و بازاری وزەی جیهانیش ئەویش زەرمەندە بۆیە بۆ مەسلحەتی هەموو لە کەسەکە ئەم ڕێگایە دووبارە زیندوی بکرێتەوە و بخەوتە سەرکار. باشە دکتۆر ئاسایشی وزە بەگشتی و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیەکی زۆر ناژێگیرە و مەترسی زۆر لەسرە لەم دۆخەیە هەرێمی کوردستان بە تایبەت لە کەرتی وزەیە چی بەسەریەت داهاتووی چییە بێت؟ هەرێمی کوردستان وەک ناسراوە ناوچەیەکی سەقامگیرە ژێرخانی ئابووری تەواوە و لە لانی کۆمەلگاوەش ینی مجتەمەعی کوردستانی زۆر بە تەرحابەوە پێشوازی لە هەموو کۆمپانیەکان و بیانیەکان و هەتا ئەوانی کە بەسەردانیش دەکەن نەک تەنها بازرگان و وەبەرهێنەر بەڵام بە بەراورد لەگەڵ خواروی عێراق ئێستا لە میدیەکان باسکرا کۆمپانیاکی گەورەی هۆڵندی کشاوە لە پرۆژەیەکی زەبەلاحی پترۆکیمیاویەکان و مانجی 11 ساڵی ڕابردوو کۆمپانیاکی گەورەی ئەمریکی ئەمیش کشاوە لە یەک لە چێلگە زەبەلاحەکانی بەسرە بەنای وەزگورنە و هەروەها چەندین کۆمپانیای تر سنووریان دانا بۆ کار و چاڵەکیەکانی لە خواروی عێراق بەهۆی ناسەقامگیری و نائارامی ئەم ناوچەیە بەتایبەت ئەوانە هەموو مەترسیان هەیە نەوەکو ببنە ئامانجێک بۆ ئەم لایەنە چەکدارەکان کە موشک و قاذیفات ئاراستەی بنکەکان و بەرژەوەندەکانی ئەمریکا دەکەن لە ناوڕاست و خواروی عێراقەوە. بەڵێ دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆری بواری وزە لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵم بووی سوپاس بۆ بەڕێستان.